ئێرە گوندەکانی سنووری ناحی سەرگەڕانە لە نوێترین بڕیاری هێزە ئەمنەکانی ئەم ناوچەیە دژ بە جوتیارانی کورد پێیانوتون دوای یەکی حەوت کە کاتی درێنەکردنی زەویەکانیان تەواو دەبێت ئیتر جوتیارە کوردەکان ناتوانن هیچ مامەڵەیەک بە زەویزاری ئەم ناوچەیەوە بکەن. لە دەستێوەردانێکی نوێی هێزەکانی سوپای عێراق ئەنجومەنی گوندەکانی سنووری ناحی سەرگەڕانیان کۆ کردووەتەوە لە نووسراوێکدا کە بەزارێکی پێیان وتون دوای دروێنەی دانەوێڵەکانیان ئیتر جوتیارانی کورد نابێت هیچ مامەڵەیەک بە زەویەکانیانەوە بکەن. تابێکیان هینایە گۆڕی کتابەکە تەنها بڕیاری فرقەی بوو فرقەی هەشت بوو لە بەردەمی خۆیان تەنها لۆیان خندینەوە نەیاندانێ دەستێ مەچەند محاولەمان کە و کتابان مەکەوتس نەیانداینە دەستی لێ نەگرا بکەوتە دەستمان بڕیارێکی خیندەوە دەرێ لە پاش دوورنەی کە یەکی هەفت کۆتایی پێدێ ئەنگۆ لۆتان نییە بە هەموو شێوەیە قەدەغەیە بە هەموو شێوەیە قەدەغەیە لەسەر ئەرزەکانی خۆتان کار و کاسی بکەن وەکو ئەوەی وایەکە و عەردەی من نەبووە تا ئێستا بەڕاستی دائیرەی زراعە و حکوومەت علاقەی پێنەوەکو بە عسکەرتارەتی لێ هاتووە بڕیارەکانیش هەمووی لە عسکەر دەردەچێتن هیچ علاقەی بە دائیرەی زراعیوە نییە ئێستا چەند ڕۆژێکە چەند گوندێکیان پاشەوەی کەوا ئێمە هەموو مەوسیمێکە گەرم دوورینەوە پاشی گەرمە شامی دەکەین لە گەرمە شامیە ئێمەیان ڕاگرتووە دێ نابی گەرمە شامی بکەن قرارەکەش دەرچوە لە عسکەرتاریت. بە پێی ئەو پلانەی هێزە سەربازیەکان دژ بە جوتیارانی کورد گرتویانەتە بەر ڕوبەری 35,000 دۆنم زەوی کە موڵکی گوندنشینە کوردەکانی سنووری سەرگەڕانە مەترسی داگیرکردنیان کەوتووەتە سەر. جوتیارەکانیش ئەم هەنگاوە نوێیە بە مەترسیترین هەنگاو دەزانن کە دژ بەوان دەکرێت. قەراری زۆر تەعەسوبیان زۆر شۆبینیانە هاتیە کە نابێ هەر بە هیچ شێوەیەک ئێمە لێرانە ئیش بکەین. ئەوەش تعریبێکی نوێیە بەڵام بەنەوعەچیتی ئێمە ئەو خەڵکە و جوتیاران لێرانێ ئەگەر ئیشکاری کشت و کاڵی نەبی ئەگەر مەڕووماڵات نەبی ینی چۆن دەژی لێرانە وەک جسکە هەسیاتەوە ڕۆژێ قرارێ دەرەچێتن قرارەکەی ئەسکەریە ئەسکەرتاریەتە هیچ قرارێکی زەراعی نییە هیچ قرارێکی وەزاری نییە دادگایی نییە. لە چوارچێوەی هەوڵەکانی بە عەرەبکردن پێشتر هەڵمەتی ڕەشبگیری و ڕێگەنەدان بە ئاودێری و دەستگیرکردنی جوتیاران هەوڵ بۆ چۆڵکردنی گوندەکانی گابەرەک و پەڵکانە و شناغە و سەرشاخ دەدرا بەڵام بێ ئەنجام بوون. بەوتەی جوتیاران ئەم هەوڵەی ئێستا بۆ سڕینەوەی تەواوی شوناسی کوردبوونی ناوچەکەیە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، گوندەکانی ناحی سەرگەڕان.